سودەکانمان لە شاری سێمانیەوە و میوانداری بەڕێز دانەدارا یاسا ناسمان کردووە. کاکدانا سپاس بۆ ئامادەبوونتان. ئەمێ بەم پرسیارە بچینە ناو گفتوگۆکەمانەوە. هەفتەی ئایندە بێگومان پەرلەمانی عێراق یەکەم دانیشتنی خۆی ئەنجامەدا. ڕێکارەکانی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و سەرۆکی کۆمار و پێکهێنانی حکوومەتی عێراق چۆن دەبێت؟ بەناوی خی گەورە و میهرەبان سڵاوم هەیە بۆ بەڕێستان بۆ بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا ڕێکارەکانی پێکهێنانی حکوومەت لە دەستوری هەمیشەی عێراق ساڵی 2005 هەمویان دەقنووس کراوە، واتە ڕێکاری دوای پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان لەلایەن کۆمیسیۆن و دادگای فیدراڵی پێویستە سەرۆک کۆماری ئەوەی ئێستا سەرۆک کۆمارە بە مەڕسوومێک داوای کۆبوونەوە بکە و لە ماوەیەکی یاسایی بۆ دیاریکراوە پێویستە پەرلەمان یەکەمین کۆبوونەوەی خۆی ئەنجامدا. لە هەمان کۆبوونەوە سەرۆکێک بە تەمەنترینیان کە پێی دەوترێت سەرۆکی یەکەم دانیشتن یا سەرۆکی تەمەن دەرگای خۆپاڵاوتنە کاتەوە دەستەی سەرۆکایەتی هەڵدەبژێرێت. دەستەی سەرۆکایەتی لە کۆن لە عێراق لە ئەنجومەنی نوێنەران و لە ئێستای نوێی پەیڕەوی تازەی پەیڕلەمانی کوردستان سێ کەسن بریتین لە سەرۆک و دوو جێگر. دوای ئەوان پەسەند کران ئەمجا سەرۆکی نوێ تەبعاً پێویستە هەڵببژێرێ بۆ عێراق. ئەو سەرۆکە نوێیە بەهێزترینیان زۆرترین ئەندام لە ئەو لیستی زۆرینە ڕادەسپێرە بە پێکهێنانی کابینەی حکوومەت. ئەو ڕێکارانە هەمووی بەپێی فترەی زەمەنی دیاری کراوە، پێویستە لەو کاتا پێوی پابند بن لایەنەکان. ئەمە باسی دۆخێکی ئاسایی یەکەم، بەڵام عێراق لەو گێژاوی فرە ڕەنگی و فرە نەتەوەی و فرە پێک هاتە و فرە جیاوازیە سیاسی زۆرانەوە باوەڕ ناکەم ئێمە لە کاتی یاسایی خۆیان ئەم لە دایک بوونانە بە شێوەیەکی سروشتی لە دایک بن. زۆر باشە. ئەگەر بەو شپرزیەی نێوماڵی کوردەوە بڕوانینە پێگەی ئێستای کورد لە پرۆسەی سیاسی عێراقدا، چۆن بەڕێستان هەڵی دەسەنگێنن؟ چاوەڕێ دەکرێت کورد بەشداری کارای هەبێت و پۆستی دیاریشی پێ بدرێت؟ بەڵێ ئەو پرەنسیپەی کە عێراقی لەسەر بینا کراوەتەوە پێوترێ دیموکراسێتی تەوافقی، واتە بە شێوەیەکی سازان سیستمی حکومڕانی پێکاتووە و عێراق بۆتە وڵاتێکی فیدراڵی کەواتە کورد قەدەری وایە لە هەتا ماوەیەکی دووری دیکەش هەر دەبێت لە ناو ئەم دەوڵەتە فیدراڵیا بمێنێتەوە، واتە کورد دەبێت لە خەمی بەشداری کردن بێ و بەشدارێکی بەهێز و پێگەی خۆی بپارێزێ. ئەوەی کە پێی دەوترێ کورد لە جۆرێک لە شەراکەتی نەبێەوەی پێی دەوترێت، جۆرێک لە شەریکایەتی و هاوبەشەکی نەبێت لە ناوەم پرۆسا. ئەمە شتێکی وانە، چونکە بۆ زانیاریە خۆتان هەمووتان و ڕاستیە زان کە دیزایانی ئەم پێکاتی عێراق زۆر جار هەر خودی عێراقیەکان نایکەن، واتە ئەم گەمەی لە عێراق ئاکرێ وڵاتانی زلهێز دەستیان تێیدا هەیە. باوەڕ ناکەم کورد هەمیشە بە تایبەت ئەم جارە خۆی دوورە پەرێز بگرێ، بەڵکو دەکرێت کورد لێرە حزوورێکی باشتری هەبێ، بەڵام باوەڕ ناکەم شتێکی نوێ داوا بکە. هەرە بێوانەی کۆن کەوتونی و داوای کردوون جارێکی تر پیا بچێتەوە. بە شوێکی گشتی کاکدانا ئەمەوێت بزانم کە ئەو دەستکەوتانەی لە ماوەکانی ڕابردوودا لە 2003 تا 2010 کە دەکاتە 15 ساڵ کورد و بەرپرسانی باڵا کە دوو حیزبی دەسەڵات زۆرتر لەوێ حکومڕانی لە ناو حکومڕانی ناوەندا بەشدار بوون، چیان بۆ کورد بەدەستهێناوە؟ خۆی ئێمە ناتوانین لە چەند دقەیەکە شرۆڤەی 15 ساڵ بکەین کە ئاخۆ ئەو دەستکەوتانە چین، بەڵام ئەکرێ بڵین ئایا چی گۆڕاوە لە 2003 هەتا 2010 لە ماوەی ئەو 15 ساڵدا داخوازی یاخود مافەکانی کورد و پێگەی کورد لاوااستر بووە. ئێستا کورد بەشی زۆری خاکەکەی کە بە شێوەیەکی نازانستی ناوی لێنرا بوو، ئەو دەستەواژە نازانستی بۆ زانایتان کە لە دەستورە و هەندێک لەم برادرانە زۆر کەفیان پێهات ئەو کەرکووک و ناوچانە ناوبرێن جێگە ناکۆک، وڵاتی جێناکۆک، شوێنی جێناکۆک ئەوی پێوترە مەناطق متەنازع عەلەیها. ئەو دەستەواژە بۆ نێوانی دوو وڵات بەکاردێ، بۆ هەرێمێک لە ناو وڵاتێکی فیدراڵی بەکار نایە. ئەمە هەڵەیەک بوو بەسەریان ناڕۆشت و تا ئێستاشی لەگەڵا بێ. بۆیە ئەو ناوچە کوردستانیە دابڕێنراوانە لە خاکی کوردستان کە منیەکی کورد پێم وایە ئەو ناوچانە کوردستانین. ئێستا من بەشێکی زۆریمان لەدەستداوە، ئەوەی لە ڕووی ئابووریەوە کورد پێگەکەی لە 17 بۆ دانرا بوو هەر بە گۆترە، ئێستا ویش زۆر کەم بۆتەوە
بۆیە باوەڕ ناکەم جارێکی دیکە کورد داخوازێکی جیاوازی هەبێ بەڵکو بێ کورد دەست بکات یاخود دەست بگرێ بە پێگەی خۆیەوە لاوازتر نەبێنی ئێمە مەترسێک لەوەکەن بەڵێ هەرێمی کوردستان لە دەستورە تەسبیت کراوە مافەکانی و ڕێو شوێنەکانی لە مادەی 107 دەستوری هەمیشەوی عێراق بەڵام خۆ ئایا لە ڕووی عەمەلی و ئاوای لێ نەکراوە ئێستا خەریکە بچووک بێتەوە بۆ ئاستی پارێزگا کەواتە ئێمە لێرە بە شێوەیەکی تەشاؤمی سەیری ئەمە نەکەین ڕۆژبینانە بەڵام دوا جارە بێ ڕاستیەکان بڵین بەڵێ پێگەی کورد ئەگەری هەیە هیچ کات بەهێز نەبێت چونکە خۆ دەزانی ئەم لایەنانی حکوومەت پێگێنن هەمیشە کاتێک ئاوا دڵخۆشن یا پێویستیان بە تۆیە بەڵێنی زۆرە دەن باشە ئێستا لە ناو ساحەی هەرێمی کوردستان کاک دانا ینی دەبینین پارتی و یەکێتی لەلایەک چوار لایەن کە پیانە وترێت چوار لایەنە ناڕازیەکە لە هەرێمی کوردستان لەلایەکترەوە لە گفتوگۆی جیاوازان لەگەڵ لایەنە براوەکانی عێراقدا ئەمە پێگەی کورد لاوازتر ناکات ناخۆی بەدڵنیاییەوە تۆ بێ ئێستا بزانی ماڵی شیعیش وەکو ماڵی کورد پەرتەوازەیە ئەوانش لە بیری ئەوەن چۆن فراکسیۆن یاخود لیستی زۆرینە پێک بێنن هەمویان پێکهاتوون لە چەندین کوتلە و ڕێکەوتنامە و هاوپەیمانی جیاواز کەواتە تۆ لێرە پرۆسەیەک بەڕێوەبەی دانوستانەکەی خۆ تۆ یەکسەر خۆت هەڕاج ناکەی لەوێ پێویستە تۆ کێ نزیکترە لە تۆ هەر هوەری دانوستان ئەڵێن زۆر جار ئەو نەریتان باسەکردیان و کورد لە شاغ زیرەکە لە دانوستان وانە دەرکە و بەڕاستی ئەمە زۆر جار هەردووشی کێشەی دایە قسەی لەسەرە لێرە تۆ بێ دانوستانەکەت ڕێکتر بکەیتەوە خۆ تۆ دوای ئەوەندە ساڵەگەر بە خێرەی ئەزمون پایان نەکردبێ و کەسایەتی و لایەن و بەڵێنەکانە نەناسی بێ کەواتە تۆ جارێکتر مێژوو خۆ دووبارە گەیتەوە بۆیە ئەبێ بە تایبەت ینی یەکەم جار هەنگاوەکە لێرە و دەست پێکات چونکە خۆت تۆ لە ماڵی خۆتان بەهێز نەبی چۆن نەتوانی بەرامبەری نایارەکانی تۆ کە بۆ خۆتان نەزانن ینی درۆکردن بەلایەنەوە ناڕاستی بەڵێ نەدەن نای بەنەسەر وەی لە ئاخری بۆیە لەم ڕۆوە باشترین حاڵدەوەیە کە تۆ دانوستان بکەی و قۆناغەکانی دانوستانی پێکێنانی حکوومەت ماوەیەکی باشی پێ بچێ بەڕاستی پێویست ناکە ئێمە زۆر پەلە بکەین لەم پرۆسێ لە قسەکانی بەڕێز ئەوم بەدی کرد کە بەڕێز دامەژە بۆ کرد کە دەبێت کورد هەوڵەکانی ئەو بێت کە لاوازتر نەبێت لە ماوەکانی ڕابردوو ینی ئەمە دەرخەریەوە نییە کە ئەو کەسانی کە لە حکوومەتی ناوەندا و لایەنانی بەشدار بوون زۆرتر کاریان بۆ دەستکەوتی شەخسی و حیزبی کردووە خۆی بڵێ بەدڵناییەوە خۆ ئەو دامەزراوانی کە تۆ تیابیتاندام کۆمەڵێ دەستکەوت و ئیمتیازاتی هەیە حەزەکەمەوە بزانین تۆ کە بوویتە وەزیر میزانیە لە بەردەسا بێ موچەتە بێ سارەتە بێ جێگە و ڕێگەتە بێ خۆی هەر پێکاتەکەی وایە کۆمەڵی عقودی گەورەیەتە بەردەسە ئەگەر کابرا لە خوای نەترسێ و ڕقابێکی باشی بەسەرەوە نەبێت ڕقابێکی پەرلەمانی وڵایتر ڕەنگە بۆ خۆی بێتە شەریک یا زوو بەڕاستی دەوڵەمەند بێ ئەمە لایەنێکی بەڵام تۆ لێرە شتێکە پێوترێ گەندەڵی شتێکە پێوترێ سوء ئیستیخدامێنی خراپ بەکارهێنانی تۆ تەماشا بکە ئێمە وەزیرمان متمانی لێ سەندراوە تۆ دەرکراوە تۆ کارەسات نییە تۆ لە 2003 وەزیرەکەتە بێت چەندین کابینە لە بەغدا بێ نوێنەرایەتی تۆ بکە ئەنجامەکەی بە دەست پێ لە کێشانەوە و دەرکردن و متمان لێ سندنەوە تا تەقاعودیش نابێ بۆ زانێت جاوە کارەسات نییە یعنی تۆ لێرەدا بەڕاستی واکەی تۆ نمونەیەکی جوان نمایشێکی باش ناکەی لەوێت چونکە تۆ کەمینەیەکی لەوێ ئێستا لەگەڵ ڕێزم ئێمە پێمانەوترێ شەریک بەڵام کوا وایە نازانم هەر کورد هەروکو کەمینەیەکی بچووک تەماشا کراوە و ڕێزیان لێگرتۆ لە قسەکردنا بەڵام بەڕاستی لە واقعی نەماندیوە ئەمە ترسێوا بووە بڵێن نوێنەرەکانی کورد ئەوەی لە پەرلەمان بۆی لە حکوومەت بووە بەداخەوە یەکەم لە ئاسی پێویستانە بوون بەڵام بۆی کە پێوتر لە حکوومەت زۆر کارەسات بووە تۆ خەڵکی وا بچێتە ئەوێ زوو ینی یاخود لە بیری ئیمتیازاتی خۆی بێت نەک لە بیری ئەوە بێت تۆ نوێنەرایەتی نەتەوەیەکەکەی نەک نوێنەرایەتی حیزبێکی داریکرا ئەگەر بینە سەر مافە دەستوریەکانی کورد بە شێوەیەکی گشتی لە دارایی لە مافە دەستوریەکانی وەکو مادەی 140 ینی ئەمێ بزانم تەنها بەغدا بەرپرسیارە لەوەی کە کەم و کورتی زۆر دەبینین و دێتە ڕێگەی کورد یاخود ئەوە هەرێمیشە خۆی نەیتوانیوە ئەو مافانە لە ڕێگەی نوێنەرەکانیەوە بەچم بخات بەدڵنیاییەوە پرسەکە هەر دوولایەنەیە ئێمە ناکرێت تۆمەتباری لایەنی بەرامبەر بکەین چونکە ئەوان مافەکان بۆ تۆ ناسەلمێنن یاخود پێ نابەخشن یاخود چوارچێوەیەکی یاسایی پێوەی پابند نابن تۆ پێویستە داکۆکی بکەی
بۆ زانێت مادەی سەوچل مادەی حقوقی دارایی نیە ئەوەی کە جەناب باسە کردەوە وەکو یەکێکە لەو مافانەی کورد چارەنووسی ئەم ناوچە دابڕێنراوانە کە لە ناو دەسوورە پێوترێ مەناطق متەنازع عەلەیهاوی کە باسم کرد دیاریەکە و یەکلایە کاتەوە بەڵام مافە دارایەکان و کۆی و مافانەی تر هەمووی لە منتەڵەقێکەوە یەکەم ئەم وڵاتە لەسەر دیموکراسێتێکی تەوافقی دامەزراوە لایەنێکی دی ئەوەی کە گرنگە تیابریتێ لەوەی کە پێوترێ شەراکەت تۆ ئەم مەبدەئی شەراکەتە گەر ئەوە بکەی دوجار ئیتر لێرە هەموو شتەکان تێگەچێ ئەوە تا پرسی شەراکەت خەلەلی تێکەوت پرسی بەشداریکردن پرسی مافەداراییەکان پرسی پێگەی کورد لەوێ بۆ ئەو هەواڵە یەکەم کە خوێنتانەوە ئێمە ئێستا خەریکە کەرکووک بە تەواوی لە دەستە دەین ئێستا کورد دوای لێ بێ باسیەوە بکە لە باتی بڵێ جەبەل حەمرینوانە سنووری ئێمە ئێستا بێ بڵێ ئاهەنگ بگێڕە کە پردێ کراوەتەوە بۆ هاتوچۆ ئەمە کار ساتێکەکەنی ئێمە زۆر تەراجعمان کردووە لەم ڕۆوە باشترین حاڵ دەوەیە کە کورد هەندێک شەڕی دیکە یاخود کۆمەڵێ مافی خۆی لێرە ئەم جارە ئەم کابینەیە تەسبیتی ئەم پرسانە بکە ڕاستە بە دەقی دەستوری لەوانێت تۆ پرسی باشە خۆ مادەی سەوچل مادەیەکی دەستوریە ئەی بۆ جێبەجێ نەکراوە ینی بە ئیتیفاقێکی نووسراوی لاپەڕەیی جێبەجێکرێ نەخێر ئەمە دەقێکی دەستوریە باوەڕم وایە کورد کارتەکانی دیکەی بەکاربێنێ دۆستەکانی لە دەرەوە بە تایبەت دوو وڵاتی ئەمریکا لەگەڵ ئێران ئەم دوانە زۆر کاریگەریان لەسەر عێراقەیە زۆر فشاری گەورە بکە بۆی بە ڕێککەوتنێکی گەورە بچێتە ناو پێکهاتنێک بۆ پێکهاتنی داهاتوی عێراق نەک هەر بۆ ڕازی بکرێ بە چەند پۆستێک و کێچێ و کێناچێ ئەوە دوجار ئێمە بەڵام بەم دیزاینەی کە چوونەتەوە بۆ بەغدا و بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنەکان پێت وایە کورد ئەو پێگە بەقوەتەیە بێت لە حکوومەتی داهاتوودا لە کاتێکدا ئێستا هێشتا یەکەم دانیشتنی پەرلەمان نەکراوە دوو لایەنی دەسەڵات جارە مقۆمقۆیانە لەسەر پۆستی سەرۆک کۆمار خۆی بۆ زانیاری پۆستی سەرۆک کۆمارێکێکە لە پۆستە سیادیەکان دەبێت کورد قسەی تیا بکە و باشترین حاڵتیژەوە بۆ کورد پۆستی سەرۆک کۆمار وەرنەگرێم جارە من ئەمە پێشنیاری خۆمەوە ڕوانینی خۆم بۆ ئەم پۆستە ئێمە خێرێکی وامە لێ نەدیوە زمانی مام جەلال هەندێک خێر و ئەوەی دەستکەوتی هەبووە بەڵام دوجار وانە بۆ باوەڕ ناکەم لە ئایندە شاوا بێ باشترین پۆست بۆ ئێمە سەرۆکی پەرلەمانە ئەم سەرۆکی ئەم دامەزراوە دەسەڵاتێکی تەشریعی گرنگە ئێمە ڕاستە لێ بە زۆرینە و کەمینەیە بەڵام دەتوانین فشاری گەورە بکەین سەرۆک یەکێکە دەستەی سەرۆکایەتی پێگەکەی بەهێزە واتە حزوورێکی گەورەی سەدایەکی نێودەوڵەتیە هەیە نەک سەرۆکێکی پرۆتۆکۆلی بەم شێوەیە کە بینیمان لە 4-5 ساڵی ڕابردوو بەڕاستی دەستکەوتێکی وامە لێ نەدی لێرە داخوازیکردنی یەکێ لەم پۆستانەوە مافە و بێ بەدوایە بچین بەڵام تۆ بە تەنها پارتیوێکێتی ڕاستە کورسەکانیان زۆرە بەیەکەوە بەڵام دوجار خۆ بە حاڵێکی ماڵێکی لێکترازا و بە دۆخێکی ئاوا پەرتەوازەیی بچنە بەغدا باوەڕم وایە هەر هاوڕێ و براکانی خۆیان لە کوردستان پشتیوانیان ناکەن جا چۆنە بێ بە تەمایەکێک بی لە بەسڕە پشتیوانی بکە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دانادارای یاساناس لە سوودەکانمان لە شاری سلێمانی و وەڵامی پرسیارەکانی